گورچیلەی خۆم بە دایکم دەبەخشم. لەو ئاخیراندا کە من بڕیارمدا گورچیلەی خۆمی پێ بدەم ساستێکم هەبی یعنی دەوەی خۆشتر نبینەوە کە تۆ شتێکی خۆت پێشکەش بۆ دایکت دەکەی. ئەمە هەڵوێستی زیرەک چاوەڕوانی لاوە کە دوایەوەی ماوەی ساڵێک زیاتر دایکی بەدەست ئازاری گورچیلە دەناڵێنێت بڕیار دەدات وەکو وەفایەک بۆ دایکی گورچیلەیەکی خۆی پێ ببەخشێت. زیرەک هەر وەکو ناوەکەی گەنجێکە بە ئاگا تێیگەیشت و ژیرە. پێش نەشتەرگەریەکەی بۆ پایتەخت میدیا قسەی کرد و گوتی گورچیلە کڕین کارێکی نامرۆڤانەیە، بۆیە من بە شانازیەوە بڕیارمدا کە گورچیلەی چەپی خۆم بە دایکم ببەخشم، چونکە بەم شێوەیە هەم لە کڕینی ئۆرگانی مرۆڤ خۆمان دەپارێزین و هەمیش لە ڕووی پزیشکیەوە ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەریەکەی دایکم زیاتر دەبێت. حەزیشم پێی نەکرد کەوا گورچیلە بکڕێن و گورچیلە کڕین بەلای من شتێکی باش نییە، هەم لە ڕووی تۆپیەوە و هەم لە ڕووی ئینسانیەوە و پێم باشە کە خۆم بیدەم بە دایکم هەم بۆ وەفایەک و هەم بۆی کە لە تەندروستیدا لە تۆبیدا سەر بگرێت. هەرچەندە دایکی زیرەک ڕێگر بووە لە کوڕەکەی گورچیلەی خۆی پێ بدات، بەڵام زیرەک سوور بووە لەسەر پێدانی گورچیلەی خۆی بەدایکی و لەسەر ئەم بابەتە دەڵێت هیچ هەستێک لەمە خۆشتر نییە بۆ ئۆرگانێکی جەستەی خۆت گیانی دایکت ڕزگار بکەی و ئەمە هێشتان بەرامبەر بەو ژیانە نییە کە ئەو بەمنی بەخشیوە. دواییندا من پێمت زۆر باشە کەوام گورچێک خۆم پێ بدەم. کاردانەوەی ئەو بوو کە نابێتە گورچێ تۆ بیدی بە من و دەشیوت ئێمە گورچلە ناکڕین، گورچیلە کە بیکڕین و بازرگانی پێوە بکەین کارێکی هەڵێ یانی ئینسانیانە نییە. شەوی ڕابردوو زیرەک و دایکی بە سەرکەوتووی نەشتەرگەریان بۆ ئەنجام درا. ئێستا تەندروستیان جێگیرە و داوای دوعای خێر لە هاو نیشتیمانیان دەکەن. زیرەک دانیشتووی هەولێرە، تەمەنی 22 ساڵە و قوتابی قۆناغی دووە لە بەشی ئایتی کۆلێژی زانست و کاسبکارە.